هەمووتان دەزانن کە کۆنگرە وێزگەیەکە بۆ بە خۆداچوونەوە چاو بە خۆداگێڕانەوە. ئێمەش کۆنگرەکەمان هەر لەژێر ناونیشانی بە خۆداچوونەوە و بەردەوامی دەبەستین. قەوارەی سیاسی هەمیشە پێویستی بەوە هەیە چاو بە خۆی دابژێڕێتەوە، بە خۆی دابچێتەوە، ئاور بداتەوە، چی چاکی کردووە لەسەری بەردەوام بێ و ستایشی خوای لەسەر بکە، چی هەڵە و کەم و کوڕێکیشی هەیە پند و عیبرەتی لێ وەربگرێەوە هەوڵدا دووبارەی نەکاتەوە. خوا پشتیوان بێ ئێمە ئەم کۆنگرەیە کە لە هەلومەرجێکی سەخت و دژواری نێو هەرێم و عێراق و ناوچەکە و دنیاشدا دەبەستین، خوا پشتیوان بێ ئێمە بە نەفەسێکی هێمنانە، نەفەسێکی گەشببینانە، نەفەسێکی باوەڕ بەخوا و متمانە بە خۆبووانە ئەم کۆنگرەیەمان دەبەستین و کارەکانی تەواو دەکەین. سێ بنەمای سەرەکی هەن کە دەتوانم بڵێم هێڵە گشتیەکانی استراتیژ و کاری ئێمە کە لە ڕابردووشدا هەر لەسەریان ڕۆیشتون و لە داهاتوودا لەسەریان بەردەوام دەبین. یەکەم خۆ بە بەرپرسیار زانین بەرامبەر بە خەڵک و وڵات. ئەو خەڵک و وڵاتە ئەمە لێ نەویداین لە بەرامبەریدا بەرپرسیاری. ڕەخنەمان لێ هەیە لە شێوەی ئیدارەدانی، لە شێوەی حوکمڕانی، لە گەندەڵی، لە چی بەڵام بەرپرسیاری. ئەو وڵاتە هی ئێمەشە. بەڵایەک بەسەر ئەم وڵاتە بێ بەهۆی هەر کەسێکەوە بێ بەڵاکە هەمووان دەگرێتەوە کەواتە بەرپرسیاری نێڵین بەڵای بەسەر بێ. برەمای دووەم ئێمە دەبێ دڵسۆز و بەبەزەی و بە پەرۆژ بین بۆ خەڵک. پێغەمبەران سەڵات و سەلامی خوایان لەسەر بێ تەماشای سوورەتی عەراف بکەن. نوح وا دەفەرمێ، هود وا دەفەرمێ، شوعەیب وا دەفەرمێ، صالح وا دەفەرمێ سەڵات و سەلامی خوا لەسەر هەموویان بێ. هەمووی وشن نوسح بەکاردێنن. نوسح إن أردت أن أنصح لكم إني لكم ناصح أمين. وبيغمبر عليه الصلاة والسلام ده فرمي الدين النصيحة. دين داري بريتيلا نصيحات. نصيحات يعني دلسوزي بتنجاوبون بخموبون نقبوا عن آموش قاري. بنماي سيم الرشاو كردني هاو سنجي لدين داري ماندا وخود دورگرتن لنخوش يكاني همو أو بيرو تاقماني لم يجوا مسلمانان دابون. من لير وكو برای دڵسۆزی هەموو لایەک پێتان دەڵێم و هەرچی بە ئێوەشی دەڵم بۆ خۆشم وا دەکەم و خۆشم وام کردووە. هەنگاوی یەکەممان بۆ ئەوە کە ئێمە بەرەو استراتیژێکی و بەرەو ئایندێکی ڕوون و ڕۆشن و پڕشنگدار بچین ئەوەیە کە بەرەو خوا بگەڕێینەوە.